سڵاوتان لێبێت من دکتۆرە نایدە پسپۆڕی نەخۆشیەکانی ژنان و مناڵبوون هاتینەوە خزمەتتان لە زنجیرە بەرنامەکانی ڕۆژوو تەندروستی لێرە ئاش مانای باشی بابەتێکی ترکەین کە بە هیوای سوودمەند بێ بۆ هەموو خانمان ئێمە زۆربەی ڕۆژانە کە لە کلینیکەکانماندا ئەنیشین کە نەخۆش ئەبینین زۆربەی خانمانیان داوا ئەکەن کە عیلاجێکیان بینێ کە لە مانگی ڕەمەزانە نەکەونە سووڕی مانگانەوە بۆ ئەوەی مانگەکە بە کاملی بە ڕۆژوو بن. ئێمە پێشنیارەکەین ئەو سووڕی مانگانەیە وەکو ڕێستێ بۆ خانمان دانراوە لە ڕەمەزانە کە چەند ڕۆژێک سووڕی مانگانەی هەیە پێویستە لەو چەند ڕۆژەیە خانمان پێویست احتیمام بە خواردنەکانیان بن خواردنی تەندروست بخۆن زوو کەم خواردن بخۆن لەبەرەوەی لەو چەند ڕۆژەیە چەند خوێنێکیان لێ ئەڕوا کە پێویستە ئێمە تعویزی ئەوە بینەوە. بەڵام زۆربەی خانمان بەداخۆیان داوا ئەکەن کە عیلاجیان بینێ دەرمانیان بینێ نەکەونە سووڕی مانگانەوە. من زۆربەی جار بە هەموو خانمان ئەڵێم ئەگەر خوا خۆی بیویستە هیچ کەسێکی نەخستە سووڕی مانگانەوە بۆی هەموو کەس 30 ڕۆژەکە بتوانێت بە ڕۆژوو بێت بۆیە ئێمە باشتر وایە دەستکاری ئیشی خوانەکەین با ئەو ڕێستە هەبێت بۆی کە تایە ڕیفرێش بیتەوە جسمت بەرگەی بگرێت بۆی مانگەکە بە کاملی باقێکی تری بە ڕۆژوو بی و هەندێک جار ئەو عیلاجانە جاری وایە خانمان خوان ئەچن لە خوانەوە بەکاری ئێهێنن بۆ نمونە ئەچێ حەپی من ئەکڕێ ئەچێ حەپی هۆرمۆن ئەکڕێ بەکاری ئێهێنێ بێ ئەوەی ڕێنمایی لە هیچ دکتۆرێک یا لە هیچ پزیشکێک وەربگرێت. زۆر جار ئەم عیلاجانە هۆرمۆناتن تەئسیراتی خراپیان لەسەر ئەو کەسە هەیە زەختی بەرزە شەکرەی بەرزە نەخۆشی تری لەگەڵایە بەڵام ئەم بێ ئەوی گوێ باتە هیچ شتێک لەوانە ئەچێ خۆی ئەم دەرمانانە ئەکرێ و بەکاری ئێهێنێ بۆیە ئێمە ڕێنماییانەکەین بە شێوەیەکی تەندروست دەرمان بەکاربێنن پەنانە بەنەبەر دەرمان خواردن بۆ ئەوەی نەکەونە سووڕی مانگانەوە لە مانگی ڕەمەزانە چکە و دەرمانانە هەمووی زیانی خۆی هەیە هەمووی تەئسیراتی هەیە بەکاری نەهێنن و زۆربەی خانمان جاری وای ئەڵێ دکتۆرە من ئەگەر بە ڕۆژوش نەبم هەر هیچ ناخۆمە و چەند ڕۆژە یا لە ڕووینە لە بەرچاوی خەڵک یان خودت هەڵە من هەر هەز بە برسێتی ناکەم ئەو چەند ڕۆژ حەزەکەم هەر بە ڕۆژوو بم لەبەر ئەوە دەرمانم بەرە بە ڕۆژوو بم نەکەومە سووڕی مانگانەوە. ئێمە ئەڵێن نەخێوان نییە پێویست نەبە شەرم ئەکانە بە ئەوە ئەکاکە لە ڕوود نایە لە بەرچاویەکی کە نامخۆین بە پێچەوانەوە پێویستە لەو چەند ڕۆژاکە لە سووڕی مانگانەی زیاتر ئیحتیمام بە خۆراکەکانت بی بۆی جسمت لاواز نەبێتەوە خوێنت لێ ئەڕوا پێویستە تاویزی ئەو چەند خوێن لێ ڕۆشنت بیتەوە بۆی کە بتوانانی لە ڕۆژەکانی دوای سووڕی مانگانە بە شێوەیەکی تەندروست بە ڕۆژوو بێت. هیوای سەلامەتی بۆ هەموو خانمان. سپاس.